هلو هلو کاگاری چۆنی؟ باشی کاکە سپاس دەکەم. باشی وەختتەیە کاگاری؟ مەمنونم. کاگاری فەرموو کاکە. ئەتۆ ڕۆژنامە نووسەشی دیاری و کادیرەشی ڕۆژنامە نووس نیم کاکە. ئەیە کۆندی کە ڕۆژنامە نووسبی کادیرەشی دیاری پارتیشی وە ڕاشکاوانە قسە دەکەی زۆر جار. بەڵێ فەرموو. مناوم قادرە. بەڵێ. هەندە پرسیارم هەبوو نازانم ئاساییە لێت بکەم وەنیان؟ فەرموو کاکە. من جوابی پرسیارەکەت پێ دەڵێم. بەڵێ؟ ئەگەر من جوابی پرسیارەکە بزانم ئەو پێ دەڵێم. بەهەرحاڵ ئیتر بۆ بڵاوکردنەوەشە دوای ئەوە. کاگاری ئەتوو هەم کۆن ڕۆژنامە نووس بووی هەم ئێستاش وا خۆت پیشا بەردەوام لە میدیاکان وە بانگەشە دەکەی کە داکۆچی لە ئازادی سیاسی دەکەی و جای دەرنە پارتیدان دەکەی. کۆمنتارت چیە لەسەر ئەوەی کە مەسەرەن پۆلێک لەو ژورنالیست و چالاکوانانەی بادینان مدەی یاسایی خۆیان تەواو کردیە بەڵام بەرنادرێن؟ وڵی کاکە جانکو پێم و تیجارێ من سەحوفی نیم. کۆن هەوبووی برا خۆ سعوفیە دووەم بخۆم دەیان جار لە ئەوێنەی ئەتوم دیتیە وایان نا؟ خۆ من ناڵم نەبووم ئەڵم ئێستا نیم. بەڵێ ئێستا سەحوفی نیم. منیش وام لێ پێگوتی وتم کۆن هەوبووی وەکو ئینسانێک با بەواز بێن و کەسەی ئەوە کە ئەو باگراوندەتەیە کۆمنتارت چیە ئەنی خەڵکە کاتی زیندانی تەواو بۆ بەرنادرێ؟ برای بەڕێز ئەوە جەناب ئەتوانی لەگەڵ لایەنی پەیوەندیدار حکوومەتی هەرێمی کوردستان و داواکاری گشتی و حاکم قسە بکەین. ئەگەر جواب نەدانەوە یەک کەسیان ئەوان بەدەست من نییە من بڵێ چی. ئەبەزە تو کادیری پارتی کو ئێستا کادیرەشی مەسەرەن لێرە سۆسیال دیموکرات تۆ بەخۆش دێرەی بەرپرسە لە سیاسەتی هەموو حزبەکەی و حکوومەتەکەی. من بەرپرسیار نیم لە سیاسەتی هەموو پارتی کاکە. بەس فیقی بە قوتمان لە توی دنیا ئەمە هەیە. بابا هەیە ئەتوم نوێنەری یەک تۆ لە من بگرە ئەندامێژی حیزبی سۆسیال دیموکراتنا لە یۆتۆبۆری بۆ مەسئول بێ لە هەمووی شکاریی حکوومەت. نانا کاکاری با لێکتری تێ بگەین خۆت باش دەزانی هەر کادیر و بەرپرسێکیان لە هەر ناوچەیەک نوێنەری ئەو حزبەیە تەمسیلی ئەو حزبە دەکا بە باش و خراپی وایان نا تۆ دەیان جار لە میدیاکانی دەرەوە دیفاع لە سیاسەتی پارتی دەکەی وەڵام دەدەیەوە وەک پارتیەک سەیرە ئێستا دەڵێ ئەمن هیچ بەرپرس نیم لەو شتەوە ڕەبتە بە دادگا باشە ئەگە دادگا سەرۆکی داواکاری گشتی نەک جوابی من جوابی پارێزەر نەداتەوە بنمونە جوابی میدیان نەداتەوە وەزیری عەدل دەرێ مەسەن ڕەپت بە من نیە و دیتت باشە خەڵک باشە ئەو حکوومەتەیەک حزبەکەی تو باڵادەستە کۆمنتاری تو چییە؟ من هیچ کۆمنتێکم نییە لەبەرەوەی ئەوە تیمی ئێمە لەناو حکوومەت جەناب دەتوانیت چی لەگەڵەوە قسە بکەیت. کاچی من بەزانم جەنابیشم ئەوەنگە خوێنەواری گەڕاستیەک هەیە بزانی هەموو کەسێک کە پرسیاری لەکەن ئەتوانێ بڵێ من هیچ کۆمنتێکم نییە لەسەرم قسەیە وەنیە لە باش وایە ئەزانم ئەڵێ بەسەوە خەڵکی ئەزانێ ئەو نەوەکە بەغەڵەت تێم مەگا کە تەهەڕوو باگە ناتۆ لە سەد شتیکەی حزبەکەی خۆت بە جواب دێ عەجەبەن لەوەی قسەت نییە ئەمە تەهەڕووی بەس ئەوەنگە من جار ئێڵێمەوە and for the last time من هیچ کۆمنتێکم نییە لەسەرەوە لەبەرەوەی من نە وەزیری عەدلم نە داواکاری گشتیم لە حکوومەتا پێگەیەکم هەیە ئەوە جەناب دەبێت قسە بکەیت. زۆر سپاس. نانە بەس کاگار یەک پرسیاریکە ڕات چییە ینی خەڵکێک لەو ئەوروپای هەولی تیرۆری دەدرێ؟ وەڵڵاهی من نازانم من ناڵێم هیچ تۆمەت و هیچ حزبێک ڕات چییە خەڵکێک لەو ئەوروپایە نەک لە کوردستان هەولی تیرۆرکردنی دەدرێ یعنی وەکو کەسێک کە خۆت بە بێگومان دژی تیرۆرکردنی وەنیە ڕات چییە؟ وەڵی ڕام ئەوەیە ئەمە دنیاە بۆ نمونە لە بەهەشتێکی وەکو سوید ساڵی 86 سەرۆکی حکوومەت بە شەو لەگەڵ ژنەکەی بوو تیرۆر کرا ئەجاوە شەرعیەتی پێدەدەی یعنی تو؟ نا من پێی ناڵێم ئەمە باشە بەس دەڵێم هەیە ئەمە هەیە بەسەرە تو ئێستا هەمومان دژی تیرۆری ئۆلف پالمان ئان لیندین وایاننا کارێکی وحشیگەریە دژی 11 سپتێمبەرین دژی تەقینەوەکانین کاگاری وەکو کادیرێکی پارتی باوا بڵێن ڕای چییە لەو ئەوروپایی خەڵکی کورد هەولی تیرۆرکردنی دەدرێت یەک و دووش نییە کۆمنتارە چییە؟
من نەمزانیوە ئەو شتانە کاکەجان لەسە من ڕوویدا بە قوربان لەسە من هەفتەکەیت کە ئەلێرە لەبەر ئەوەی هەوڵیاندا لە من بدەن کۆمنتدارت چییە لا لەسەر ڕەئیش سوید حکوومەتی تیانە بەدووادا چون بۆ بابا حکومت بە خۆ دەزانی ئیزراعاتی چۆن و چۆن نیە و ئەوەیە بەس من پرسیار لە تو دەکەم وەکو کادیرەشی پارتی ڕاتچیە لەسەوەی خەڵک هەوڵی تیرۆرکردنی لەسەر فکر دەدرێ هیچ تۆمەت لە هیچ ئاڕاستی ئەنی برای بەڕێز ئەم قسەی تۆکو چی وایە وەکوێ تۆ لە سویدیەک بپرسی بڵێ لە تانزانیا هەوڵی کوشتنی کاگاری نانە بە قوربان بێبرای بەڕێز لەسەر تیرۆرکردنی خەڵک لە ئەوروپا بۆ خاتری خوا ناناخ ئەوە خاتری خوا نییە تۆ کوردی باشزانانی ئەم نیش کوردم ئەوەی هەوڵی تیرۆر دەدا لە بۆ ما خەڵکی تانزانیا بە قوربان ئەوە ها ئەوە ئەمن کێشەم نییە لە تانزانیا هەموو ئەفریقا و سویدیش کێشەیمان لەگەر دەسەڵاتی کوردیە لەگەر حزبە کوردیەکانە ئەوانن ئەگەر خەڵکەکی ئەفریقیش بی بەس ئەوانن هانیان دەدەنیان ئەوەتە بەرنامە ڕێژش دەکەن بەنمونە کەس کێشەی لەگە من نییە لە ڕووی فکر هیچ حکومەتێکی ئەفریقی من ئێستا بە هەر حاڵ تەهەڕوب کاک ئاری ئەگەر دێم تووڕە نەبی کۆمنتارت چییە تاچی کورت لێرەش هەوڵی ئەرهابی بەرامبەر دەدرێ پرسیارەشی زۆر سادەیە پرسیارێکی سادەیە من تووڕە نابم هیچ پێویست ناکات تووڕەبم لەبێ خۆ تۆ خوا نەخوازە هیچ بێ ئەدەبیەکە بەرامبەر من نەکردووە وانە خۆ من پرسیارەشی زۆر گشتیە نانە ئەو لە ئەخلاقی من ناوەشێتەوە کاک ئاری ئەزانم برای بەڕێ من پێم نەوتی واو کردووە ئەڵێم ئەگەر ئەوەش بکەی هیچ تووڕە نابم بەڵام بە عەرزەکەم من هیچ کۆمنتێکم لەسەر ئەو شتانە نییە کە زانیاریم لەسەری نییە من زانیاریم لەسەر مۆزوعە نییە بۆیە هیچ کۆمنتێکم لەسەر نییە باشە من ئەڵێم فەرەزیات ئەجا بە قوربان من لەسەر فەرەزیات قسە ناکەم نانە ئەسە باشە باوکی خۆت قوربانی تیرۆرە وایاننا کۆمنتارت چیە خەڵک لەسەر بەنمونە فکر تیرۆر دەکرێت لە کوردستان خۆیت لەسەر سەردەشت خۆیت لەسەر کاوە لەسەر ویدات کۆمنتارت چییە من لەسەر تیرۆر زۆر جار قسەم کردووە لەسەر تەلەڤیزۆن و جەنابووی ئەگەر حەزت لێ بێ ئەتوانی بگەڕێیتەوە نا ئێستا فەرقی چیە ئێستا یەک جملە بڵێ ڕاتی لەسەر تیرۆری ئەو ئازاد بارزەڵێن ئاگل تێکرۆڕە نەمیپەسەندێت من ئەو شتانی کەوتومە دووبارەی ناکەمەوە من قسەم کردووە لە ئەرشی باهەیە جەناب بەتوانیت چی بخوێنیتەوە باشە کاگاری بە قوربان ئەبێ بڕۆم شەوێکی شاد و لە خۆشیاری کاک بەس کاک ئاری وەڵی باش نییە تو لە تەلەڤیزیۆن